سەلام و ڕەحمەت و بەرەکەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێت. گومانی خراپ نەخۆشیەکە هەموو شتە جوانەکان دەکوژێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت خۆتان لە گومانی خراپ بپارێزن. بەڕاستی بەدگومانی زۆربەی درۆیە. ئاینی پیرۆزی ئیسلام فێرمان دەکات کەوا گومانی باش بە یەکتر ببەین و دوورکەوینەوە لە گومانی خراپ، چونکە ئەوەی لە ناو دڵ ڕوودەدات کەس نایزانێت تەنها خوای گەورە نەبێت. دڵت بشۆرەوە پێش لاشت و زمانت پێش دەستت و گومانی باش بە خەڵکی ببە. گەورەترین هۆکارەکانی دڵنیایی گومانبردنی باش بەخوا و گومانبردنی باش بە خەڵکیە. گومانبردنی باش بەخوا کارەسات و ناخۆشیەکانی ژیانمان لەسەر کەم دەکات و لای دەبات، و گومانبردنی باش بە خەڵکیش لە گومانی خراپیان دەمان پارێزێت. ئەگەر کەسێک باش ناناسیت ئەوە بە گومانە باشەکانت گەورەی بکە، نەک بە گومانە خراپەکانت هەموو کاتێ بچووکی بکەیتەوە. گومانی خراپ بەو کەسانە مەبە کەوا بێدەنگن بەرامبەرت، لەوانەیە لە ناخیاندا زیاتر خۆشی تۆیان بوێت لە چاو ئەو دووڕوانەی کەوا تەنها بە زمان تۆیان دەوێت.